ساڵتان لەبێت بینەرانی کورتسادیز من هاوڕە تۆفیقم لە ئەڵخێمشەی بەرنامی پارۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر دۆخی هەرێمی کوردستان لە بەردەم پێشاتە ئیقلیمیەکاندا. هەمومان نزانین هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدرالدا یعنی هەمیشە کۆمەڵێک مەترسی و زۆر جار ڕوبەڕووی هەندێک لە مەترسی دەبێتەوە بە تایبەت لە وڵاتانی هەرێمایەتیەوە واروەها ئەو گۆڕانکاریانشی کە لە ناوچەکەدا دێتە ئاراوە کەم تا زۆر هەرێمی کوردستان ینی پێوەی کاریگەر دەبێت. زۆر جاریش یعنی دەبینین کاتێک کە کارتێکەرە دەرەشیەکان هەرێمایەتیەکان کە کارتێکردنیان ئەبێت بۆ سەر دۆخی عێراق لە دۆخی عێراقیشەوە هەرێمی کوردستان پریشکی بەردەکەوێت بۆەوەی کە زۆر جار زەرمەند دەبێت بەو گۆڕانکاری هەرێمایەتیانی کە ڕووەدا. ئێستا ژەبینین ینی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک فاکتەری دەرەشی وای کردووە کە بەشێک لە ڕەوشە ئاسایشیەکەی تا ڕادەیەک کەوتۆتە بەر پرسیار و هەروەها گومانەوە ئەوەی کە دەبینین تورکیا لەلایەک زۆر جار هێرش دەکاتە سەر نەیارەکانی یاخودە و لایەنانی کە ئۆپۆزیسیۆنی وڵاتن بەڵام ئەمە بە زیان بۆ هەرێمی کوردستان دەشکێتەوە. لە لایەشی دیکەشەوە ئێران بە هەمان شێوەبینیمان کە لە ماوەکانی ڕابردوو ئەنی هەندێک چالاکی سەربازی لە هەرێمی کوردستان ئەنجامدا کە ئەمانە زەرەر و زیانی گەورن بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان چۆن نەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو دۆخە هەرێمایەتی کە دێتە ئاراوە هەروە لەگەڵ ئەو گۆڕانکاریە گەورانی کە لە ناوچەکەدا هەمیشە ڕۆدەن. ئێمەمانێ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر سامانشاڵی چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵما بەخێر بێ دکتۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. خۆشحاڵین کە شەو ڕاستەخۆ بینم لە بەرنامەکەیە. زۆر مەمنون. سپاس دەکەم. یا لە دەرەوەی ستۆدیۆ بووی یا لە ڕێگەی سکایپۆ لەگەڵما بووی بەخێر بێ. سپاستان دەکەم. هەروەها کاکیوا سەید سەلیم کە ویش جەنابیان وەکو چاودێری سیاسی پاشکەمێکی دیکە ئامادا بێت لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بێ دێتە بەرنامەکە و گفتوگۆ لەگەڵەویش دەکەین هەر لەسەر ئەم بابەتە. دکتۆر سامان یعنی ئەوەی کە دەگوزارێ بە تایبەتی ئەمەجارێ با باز لە دۆخی هەرێمی کوردستان بکەین. بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان هەمیشە بە هەوراز و نوشێودا تێپەڕەبێ و بەریەکەوتنی لایەنە سیاسیەکان هەیە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشبەختیە لە هەرێمی کوردستانە کاتێک کە کێشەکان دێتە سەر مەسەلە نەتەوایەتیەکان یاخود نیشتیمانیەکان کە پەیوەندی هەیە بە خودی ناسنامەی هەرێمی کوردستان و پاراستنی قەوارەکەی خۆشبەختانە هەموو لایەنەکان کۆدەنگ و یەکگوت و یەکگوتارن. بەگشتی ئێستا دۆخی هەرێمی کوردستان چۆنەبینی باش خراپ؟ پێشەکی سپاس بۆ چاوپێکەوتن و سپاس سەلامیش بۆ میانە بەڕێزەکان و بینەرانی کورتساتی بەڕێز. زۆر سپاس. طبعاً بەڕاستی ئەوەی دڵخۆشکەرە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری تازە ئارامێک کەوتە ناو حیزبەکانی کوردیەوە بە گشتی دڵخۆش بوون و جادەش دڵخۆشێکی پێکەوت ئەمەش هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوی ناوخۆی هەرێمیش بەرەو باشی بڕات. زۆر ڕاستە کە ئێتە سەر مەسلەی نەتەوایەتی ئێمە یەکەگرینەوە چونکە مەسلەی نەتەوەیە و هەرێمەکە چەترێکە بۆ هەمومان تەنها چەترە لە ناوچەکە کە هەموو پارچەکانی کوردستانیشا لە ژێرەوە حاونەتەوە و ژیاون. لەبەر ئەوە هیوادارین کە ئەوانیش تەقدیری ئەم هەرێمە بکەن پشتگیری ئەم هەرێمە بکەن پێکەوە هەمومان ئەتوانین ئەم هەرێمە بپارێزین چونکە بەڕاستی هەرێمی کوردستان وەکو ئەیبینین لە ناو جەزیرەیەکایە هەموو دەورەکەی ئاگرا. اینجا تۆ وەرە تۆ خۆت بپارێزە لەم هەموو ئاگرەی لە دەور و خودتە و چۆن سیاست بکەیت لە پێشەوە ئەبێت تۆ ماڵەکەی خۆت بپارێزیت کە ماڵەکەی خۆت بپارێزی ئەو ساکە ئەتوانی لە دەرەوە خۆت بپارێزی لەو هجومانەی مەترسیانەی کە ڕوویاوە لە تورکیا و یەت بە ناوی ئەوەی کە دژی پەکەکەیە کە مافی خۆشیانە کە دیفاع لە مافەکانی خۆیان بکەن هەروەها لە ڕۆژهەڵاتەوەیان ڕۆژهەڵاتیش مافی خۆیانە کوردەکان دیفاع لە داواکارەکانی خۆیان بکەین. ئێمە هیوادارین ئەم کێشانە لە ناو حکوومەتەکانە لە ناو دەوڵەتەکانی خۆیانە بە ئاشتی حەلکرێت نەگاتە ئەوەی کە ئێمە دائیمەن باجەکە بین. هەرێمی کوردستان باجی هەموو ئەو ڕووداوانەی کە ئەیا لە دەوڵەت ئەقلیمانە بەسەر ئێمە ئەشکێتەوە. ئێمە ئەو باجەمان داوە هەرێمی کوردستان دکتۆر سامان؟ بەڵێ ئەومانە چۆن نەمان ناوچ سەری دیهاتەکانمان کە هەمووی چۆڵ کراوە. حکوومەت هەرێم سەیتەرەی نییە لە هیچ شوێنێکە و سەیتەرەی نییە بەسەر ئەو سنوورانە. اینجا لەبەر ئەوە تەماشاکەی داژی کراوە ئەوە جگەل ئەوە لە هەمووی مهمتریشە
ئەوان ئەگەر ڕاستەکەن با سنوورەکانی خوان چۆن بە کۆنکریت لە بینی ڕۆژ ئاوا و لەگەڵ تورکیا مەسەلەن بە کۆنکریت گرتوێتی با ئێرش بکە ئەو شوێنانی خۆی بک بە کۆنکریت لە بینی ئێران و تورکیا لەبەرەوەی ئەفغانەکان نێن بەگوژم ئەوەیشی کردووە بە هەمووی کۆنکریتی دەبا ئەمەش بکە بۆی نێنە خاکە بچنەوە دەرەوە ئەمانە هەمووی عزرە بۆی بێنە خاکی کوردستانەوە بەدا بەهانەیەکە کە یەن بەدەستەوە بەڵێ لە ئێرانیش بە هەمان شێوە شەڕەکە ئێستا ئەگەر پارتی دیموکرات حزبی دیموکراتی کوردستان و کۆمەڵە و حزبی ئازادی و ئەوانە بەهێز بن توانن ئەم جەماوەرەی کە هەستاوە داوای مافی خۆیەکە لە هەموو ئێران ئەمنە بەهێز بن وەڵاهی دەستخۆشیان دیاکەم من بەڕاستی بەڵام ئەمانە لێرە دانیشتون خەڵکەکە لە قوم لە تاران هەستاوە لە هەموو شارەکانی هەرێ تاران هەستاوە ئەمانە چی بکەن لێرە توی لیانەی تو یید ئەتەوێ خاکی کوردستان و ئەتەوێ لێرە دەریانکەی ئەمانە هەمووی بەهانەیە طبعا ئێستا ئەم حکوومەتەی تازە هاتۆتە سەر حکوم ئەوەش دەورێکی بەقوەتی هەیە کە دەوری ئێرانج بەقوت بووە چکە ئیتارەکان بەدەستیانەوە بەس حکوومەتی عراق بەڵێ حکوومەتی عێراقا هاتوونەتە ناوە ئیسا دەوری ئەوانش بەهێز بۆتەوە کە بەهێزە ینی بە نەرێنی کاریگەری بە بەسەر هەرێمی کوردستان و یاخود نەخێر ئەگەر بەهێز بێت ئەتوانێت هەرێمی کوردستان وەکو چوارچێوەیەشی دەستوری لە چوارچێوەی عراقدا پارێزێ هەردوو دیوەکەی هەیە باڵێ طبعا هەرێمی کوردستان بەڕاستی با بڵین هەرێمەکە ناتوانێت شەڕی ئێران بکات ناتوانێت شەڕی تورکیا بکە خەڵک زۆر داواکە بۆ ناچ ناتوانێت کاکە ئیمکانێتی ئەوەمان نییە نە ئێران شەڕی ئێران بکەین نە شەڕی تورکیا بکەین خۆ هەرێمی کوردستان نەشویتەوە شەڕەکەین ئەزانم خەڵک داوای لێکە هەمیشە ئەوێ بێتە نێوەندگر بە تایبەت لە نێوان ئەو لایەنەوە هەموو وەختێک داوای ئاشتی کردووە ئێرانی ڕاستی هەموو وەختێ داوای ئاشتی کردووە ئێمە قەت هجوومان نەکردووە سەر یەک دێی عەرەب بۆ مێژوو هەر ئەوانن ئێمە لە حاڵەتی دیفاعین یعنی تەماشاکە حەجی داعش لەولاوە لەسەر سنوورەکانە سوڕێتەوە حەشت تەماشاکەی مەناتقەکانی ئەوەی کە دەستیان کەوتۆتەوە تعریب یەکەن خەڵک دەرەکەن لە ناوچەکانە بە تەرهیبیانەکەن ئەمانە هەمووی خەتەریە لەسەر هەرێمی کوردستان عێراقی شۆ مەترسیمان لەسەرە بۆ بابەت ئاخی کەوتم چوارچێوێمان ئاگرا ئەوەیە عێراقیش بەشێکە لەو ئاگرا بەڵێ ئاگرا اینجا ئەم حکوومەتە ئایا ئەیەوێت شتەکە ئاسان بێتەوە و بەڕاستی ئەو وعدانە و ئەو ئیتیفاقیانەی کە کراوە تەطبیقیەکەن یاننا ئەوە ئەمێنێتەوە بۆ چەند ڕۆژی داهاتوو چەند مانگێک لە ئیستاوە دەرەکەوێت ئەگەر ڕاستە پەیوەندی ئەکەن یعنی پابندن عفۆن بەو بڕیارانەی کەیانیان نا یعنی ئەمە زۆر گرنگە بۆ حکوومەتی تازە و حکوومەتێکە بەڕاستی ئەبێ پشگیری بکەین طبعا مەترسی سەدر هەر لەوەیە سەدر 3 مانگ بۆ 6 مانگیاوە سەیری ئەم اتیفاقیەکە سەیری ئیدای ئەم حکوومەتەکە ئایا ئەم حکوومەتە وەکو بڵاو کراوەتەوە مثلەن لە سەدرەکانە اختیالات دەست پێکە بەڵام بە قەناعەتی من سوودانی فرسەیەکی زۆر بە قووەتی تیا هەیە چونکە هەموو حیزبەکان پشگیریەکەن سەدریش دژایەتی ناکات وەلو مەرفوزە لایەن لەوە ڕۆژەوە وتی مەرفوزە بەڵام دژایەتی ناکە نایەتە سەرجادە و مزاهرات چاوەڕێکە تا حکوومەتەکەی ڕاگەێنێ حکوومەتەکەی ڕاگەێنێ و ئیداعەکەی سەیرەکە منهەجی حکوومیەکەی چووکە ئەگەر سەیری منهەجی حکوومیەکەی کەی بەیانەکەی کە خوێنیەوە کە تەکلیف کرا دووسێشت ئاماژەی پێ نەکرد یەکێک لەوە وتی انتخابات نزیهە نێود مبەکرە پێش وەختای نەوت ئەو کەلیمەی نەوتووە بەحسی سیلاحی منفەلەتی نەکرد بەحسی میلیشیەکانی نەکرد ئەمانە هەمووی داواکاری جادە و سەدرەکانە یعنی ئەمانە ئینجا بزانە ئەو لە خیتابی ئەوەی کە ئەکرێ بە ڕێز و زەرا و ئەو ڕۆژەی کە لەوانەیە ئەم شەمەیە بێ یان یەکشەمەی داهاتوو قسەکە ئەوەیە لەوە چێت تا ڕادەیەک دووا بکەوە بۆ دووشەمە چکە کابینە وزارەکەی هەندێک کێشەی تێکوتوی ژەڵە لایەنەکان کۆمەڵێک ناوێن بۆ وەزیرەکان تەقدیم کردووە ئەم هەنێشی ڕەفس کردوانی زۆری ڕەفس کردو با یەکشەممەێ باشەمەە یەکشەمە با دووشەمە مهم وەیە لەم هەفتەی داهاتوە ئەبێ وڵێ ئەو وەزارەتانەی کە پڕیش نەکراوەتەوە بە وەکالە دەیبا بڕێگاوە کەواتە ئاینەوێ بکرێت اینجا ئەو بەنامەجێ کە هەیەی هەندێک خاڵی تایە ئەو خاڵانە چۆن تەطبیقەکە لەگەڵ
کووردە وعدیشیاوە کە ساڵێک و 6 مانگ بێت ئەم وەزارە ئەم حکوومەتەی بەڵام ئێستا قسەیەک هەیە کە 4 ساڵەکە بەردەوام بێت 4 ساڵەکە لەو بەردەوام بێت ئیتیفاقی کە ئیمزا کراوە ئەو ئیتیفاقی کە ئیمزا کراوە ساڵ و نوێکی تایە چونکە بڕوا بکە ئیتیفاقیەکە کراوە بەڵام دائیمەن سێبەری سەدر لەسەر ئیتیفاقیەکە بوو لە ڕێگای حلەفایەکانی قسەکە ئەوەیە دکتۆر یعنی ئەڵێن ئەگەر ئەمە بە تایبەتی چوارچێوی هەمانجیڵێ ئەڵێگەر حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی سەرکەوتوو بوو و جێڕەزامەندی هەموو لایەنەکان بوو بە سەدرەکانیشەوە بە دڵنیای و هەڵبژاردننی پێشوەختە ناکرێت و بەردەوامە بێت لە کار و مامی خۆی سپاسەکەم دکتۆر دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی پرسی دیکەی گرنگتر کە ئێمە لە چوارچێوی عێراقا چی بکەین لە داهاتوو پەیوەندیەکانمان چۆن بێ بۆی کە خۆمان و قەوارەکەمان پارێزار و سپاسەکەم دێمەوە بۆ بابەتە وەلای جەنابێت کاگیوا سەید سەلیم دووبارە ستاو دەبێت خۆشحاڵین کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانی کاگیوا ینی دکتۆر سامان کۆمەڵێک بابەتی بە وردی باس کرد وەشیکردنەوەیشی زۆر منطقی کرد لەسەر ئەو مەترسیە گەورانەی کە لە چوارچێوەی ئێمە لە چواردەورمانە هەیە بە تایبەتی بە عێراقیشەوە ینی ئەو وای شوبهان کە ئاگرێک لە چواردەوری هەرێمی کوردستان هەیە و زۆر جاریش ینی هەرێمی کوردستان بەهانەی داوە بەدەستەوە بۆ نمونە بۆی کە پەلامار بدرێ یاخود کە خاچی چۆنەڵی سەروەرەکەی پێشێل بکرێت و زۆر جاریش مەترسیەکان لە عێراقیشەوە هاتووە بەگشتی ئەوەی کە دەگوزارێ لە ناوچەکە ئەمە پەیوەندی هەیە بە خودی هەرێمی کوردستانەوە یاخود نەخێر ئەمە لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریە گەورانەیە و ئەو بەرژەوەندیە باڵایی وڵاتانە بە تایبەتی هەرێمایەتی و نێودەوڵەتی کە ئەمانە بەریەککەوتنیان هەیە لە بەرژەوەندیەکانیانە و هەرێمی کوردستانیش بیەوێت و نەیەوێت ینی زەرمەندە بێ و دوجار ئەبێتە بەشێک لە تەماعی هەندێک لە وڵاتانی کە هەیە لە دەور و بەرمان. سڵاو کاکە ڕێسڵاو بۆ دکتۆر سامان دەستان خۆش بێ لە کاتێکی هەستیار قسە و باس لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان دەکەین کە دەزانین دوای ئەوەی کە عێراق ساڵێکی بەسەر هەڵبژاردننی پێشوەختە تێپەڕی سەرنجام ئەو گرێچوێرە کرایەوە کە زۆرێک لە چاودێران پێیان وا بوو ئاسان نییەکردنەوەی گرێچوێرەکە بە تایبەتی دوایەوەی کە هەڵبژاردن بۆ سەر و کۆماری کرا و سەشێل و چەند ڕۆژە شەممەیەک شەممە ڕۆژێکە ئەوە گرنگ نییە گرنگەوەیە لایەنەکان ڕێککەوتون لەسەر متمانەدان بە کابینەی محەممەد سوودانی ئەو کاتە عێراق پێدەنێتە قۆناغێکی زۆر گرنگتر کاویش قۆناغی زۆرێک لە استقراری سیاسیە بە تەکید نەکرد ڕۆڵی هەرێمایەتی بگرە جیهانیش کاریگەری لەسەر بارودۆخی ئێستا عێراقێت کە دەزانین ئێستا جیهان بەگشتی و بە تایبەتیش دوای شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا بە بارودۆخێکی هەستیار تێدەپەڕێ مەترسی تەشەنەسەندنی ئەو جەنگە هەیە و هەرباوێ بۆ تێوەگلانی وڵاتانی تێر قەیرانی وزە هەیە قەیرانی ئەوەی قەیرانی ئابووری مەترسی قەیرانی ئابووری دەکرێت عێراق و هێزێک کە دەتوانین بڵێن کە دەتوانێت بەشێک لەو بۆشایە نەپڕکاتەوە کە قەیرانی ئابووری دروستی کردووە لە بەرەوەی دەزانین خاوەنی سەرچاوێکی گرنگی وزەیە لە نەوت و لە گاز کە ئێستا جیهان پێیوە دەناڵێنێت سەقامگیری بۆ عێراق بەڕاستی گرنگە لە بەرەوەی نەبوونی سەقامگیری ناتوانێت بێتە ئەو ئەلتەرناتیڤە بۆ ئەو بۆشایەی کە باسمان کرد کە لە کەرتی وزە لە ئاستی زیهاگیوە ئەم سەقامگیری ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستان وەکو هەرێمێک و پارچێک لە عێراق وەربگرین ئەگەر ناسەقامگیر بێت ئەگەر دۆخەکەی لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە بە مەبەست یاخود بە هەندێک لە هۆکارەکان تێک بدرێت ئەمە تا چەند کاریگەری بێ بۆ سەر دۆخی عێراق ئەگەر کاریگەری هەبێت یعنی حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق بەڕاستیمە بینیمانە هەڵوێستیان نەبووە بەڵام ئەم بێ هەڵوێستی بەغدا بەرامبەر بە دۆخی شلۆقی هەرێمی کوردستان کاریگەری نابێت بۆ عێراقی ژەوکات بەتەکی دەهاتمە سەر دۆخی هەرێمی کوردستان چکە دەزانیت بەبێ بوونی سەقامگیری سیاسی لە عێراق ناتوانێت چاوەڕوانی هەڵوێستێکی جدی لە عێراقێکی بەڕاستی لاواز لە ئاستی سیادا لە ئاستی سیاسی لە ئاستی کێشە ئابووریەکان بکەین بۆ پشتیوانی لە هەرێمی کوردستان بەڵام کاتێک کە عێراق توانی کێشەکانی خۆی چارەسەر بکە ئەو کاتە هەر بێ هەڵوێستیەک هەر دۆژدامانێک لە بەرامبەر ئەم دۆخەی بەرامبەر بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت
ئەو کاتە هەموو لایەک دەتوانێت گلەی و گازاندە و ڕخنەی خۆی ئاراستەی عراقدا بکە. بەڵام لەبوونی گرفتی گەورە بۆ خۆمان دەزانین لە ساڵی ڕابردوو ئەگەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک دەستوەردان و کێشەی جدی دەبەوە، بەڵام لەبەر ئەوەی عراق بۆ خۆی وەزعی هێندە خراببوو نەدەپرژایە سەر ئەوەی کە هەڵوێست بنوێنێ یان پشتیوانی بۆ هەرێمی کوردستان دەرببڕێت. بەڵام لە کاتێک کە عراق مشکلەکانی خۆی چارەسەر کرد ئەو کاتە بەڕاستی بێدەنجی و بێهەڵوێستی لە ئاست دەسوەردان لە کاروباری هەرێمی کوردستان و فشار خستە سەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی ڕخنەیەکی جدی دەبێتەوە. لە بەرەوەی هەموو لایەکمان دەزانین ئەرچی دەوڵەتی عراقا کە سەروەری و سیادەی وڵاتەکەی خۆی بپارێزێ کە هەرێمی کوردستان بەشێکە لەو شکۆ و سیادە و سەروەریە. بۆیە لە حاڵەتێک کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی فشاری دەرەچی دەبێتەوە بە پلەی یەکەم ئەوە ئەرچی دەوڵەتی عراقا ئینجا ئێمە وەکو هەرێمی کوردستان دەتوانین ئێمە کارتی عراق چۆن بەکاربێنین چۆن داوا زۆر جار یان زۆر جار کاگیوە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی ژای نیان شاردوتەوە. عێراقیش بەشێک بووە هەمیشە لەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانە بوو، چکە بۆ هەر کاتی عێراق لە ئەوجی هێزدا بوو بێت بە مەترسی بینراوە بۆ هەرێمی کوردستان. بە تاکید خۆمازموونی چەند ساڵی ڕابردوو لەوەی کە لە کابینەکەی مالیچی لە دروستکردنی ئۆپراسیۆن لە ئۆپراسیۆنی دیزلا و هێرشکردنە بۆ سەر هەرێمی کوردستان و دواتر کێشە ناوخۆیەکان و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەموو ئەوانە پێمان دەڵێن زۆر جاریش هەیمەنە و هەژبوونی عراق بۆی کە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ بۆی کە ئەوەی کە پێیان وایە ئەو دەستکەوتانەی کە خەڵکی کوردستان بەدەستیان هێناوە ئەوەی کە دەستور دانیناوە بە ڕەوایەتی هەرێمی کوردستان ئەوان بەشێک لە عقلیەتی شۆڤینی عراقی پێیان وە بۆ ئەمە زیادە بۆی ئەمانیش دەرفەتێک دەگەڕن بۆی ئەم زیادەیان ئەم دەستکەوتانە لە باد بن و لە خەڵکی کوردستانی بچێنەوە. دەست خۆشکاگیەوە دێمە خزمەت جەنابەت دکتۆر سامانیانی. بەڕاستی ئێمە کە باس دەواکەین لە چوارچەوەی دەستوردا هەرێمیشی فیدرالین لە عێراقدا زۆر جار ینی هەروکو چۆن ئەو پرسیارەشم لە کاگیوا کردووە جەنابیشت دڵنیام ینی وەڵامی دروستە دەبێ بووی ینی هەمیشە عێراقمان بە مەترسی بینیوە، چکە بۆ کۆمەڵێک ینی مەترسیمان بینی لە ڕابردوو کە عێراق بۆ سەر هەرێمی کوردستان هەیە بوو یاخود لە ئێستاشدا هەندێک دەنگ هەیە بەوەی کە بۆ نمونە لە داهاتوودا کاتێک کە ئەگەر دەستوری عێراق بخەنەوە بەرباس و جارێکی دیکە هەمواری بکەنەوەی شێک لەو مافانی کە دەستکاریەکەن مافی کووردەوە ئەو قوارەیە کە هەرێمی کوردستان لە ئێستادا هەیەی لە چوارچەوەی یاسا و دەستوری ئەم وڵاتەدا. هەرێمی کوردستان ئەتوانێت لە چوارچەوەی یاسا و دەستوری عراقیدا خۆی تۆکمە و پارێزراو بکە یاخود نەخی عراقیش هەمیشە مەترسی بۆ هەرێمی کوردستان؟ عێراق هەمیشە مەترسی بۆ، بەڵام دەستور حەقێکی ڤیتۆی یاوە بە کورد. ئەگەر هاتوو دەستور هەموار کرێتەوە ئەتوانێ هەرێمە توانێت بە سێ محافەزەکەی بە سێ محافەزەکەی پارێزگارەکەی ئەتوانێ چی بکە ڤیتۆ بە کە ڤیتۆ باتر حچی کرابێت ناڕوارەکە ناچێت چکە بێت دەنگی لەسەر بێ میلەت دەنگی لەسەر بە لەبەرەوە ئەو مافی ڤیتۆمان هەیە کەواتە گرنگەوە ئەو تەبعاً ئەوە هەرەوەمان هەیە ئەجین خۆ بە کەمینە زۆرینە بە هەوەسی خۆیان لە پەرلەمان یاسایان دەرکرد لە ڕۆژێکە نازان لە دوای هینەکەی کەرکک نازان پەنجاوە بەیان دەرکرد بە پەلا هەمووی دژی هەرێم کاردانەکانی دوای ڕیفراندۆممان بینی بەڕاست. بەڵام بە واقعیش بڵێن بەعزە شتێک هەیە طبعا من زۆر لەگەڵ هەندێک برادرانی سیاسی عەرەبیش قسەکەم و لەگەڵ تورکمانش لەگەڵ ئەوانە کەین ئەڵێن ئەمە سیادەی عێراق ئەبێ عێراق بێت بیپارێزێت بە سیاست بڵێ ئەچێتە ئەمەی متحیدە قیڕێنە ئەوانە، بەڵام سنوورەکان چی ئەوێت بیپارێزێت جێی شێوێت جێش ئەڵە باشە ئێمە جێ ژەنێرین حکوومەتی ڕێڵێن نەخێر هەرێمی کوردستان هەرێمی ئەخشکە بۆ هەمیشە بە مەترسیەکە آخر ئەوەیە دەکەواتە وەڵێ بن چی بکەم هەرەوەم پێکرێت لە ئومەی متحیدە بە دیبلۆماسیەت قسە بکەم باقیەکەی خۆت تەحمولیەکەیت، بەڵام تۆ بڵێ وەرە باشە من شەڕەکە بۆ کەم وەرە سیلاحم بەرێ وەرە دەبابم بەرێ وەرە قووەتم بەرێ نایەت. تۆ ئەزاین لە شەڕی داعشە 3 ساڵ زیاتر شەڕمان کرد لە 1000 کیلومتر و لە زاخۆ بیگر لە تاکو خانەقین و خوارەوە بیگرە
شەڕمان کردووە پێشمەرگا خوێنی ڕشتووە بای 2 فەوج لەم هەموو 3 ساڵە بای 2 فەوج فیشەکی نردووە زۆر هەر ئەوەنەی نردووە بۆ هەرێمەوە وەزارەتی پێشمەرگەیە و لیان پرس ئەوەنەی نردوو ئەمە هەموو هەتاکوم بەعزیە چەکی قورس کە بیسرا بیرێ بە هەرێم بۆی شەڕ بکات لە دژی داعش نانیش تۆ بەعزە شتێک هاوکاری هاوپەیمانان نەبووە یان هەرێمی کوردستان نەیەوانێ ڕاستی و شەڕ ئێستاش ئەبێ هاوپەیمانیان بە ئێستا ئێمە چۆن نتوانین دژی درۆن بۆستینەوە چیمان هەیە فەرمو هەموو حکوومەتی کوردی و هەموو چیمان هەیە هیچمان نییە تێگەی بە درۆن دادەبەزێنێ بە کاتۆشێ لێدایە بە ڕاجیمە لێ بە ساروق لێدایە و ئێمەژە بێ دانیشی بڵین هەر بگرین هەر بڵین داوا بکەین حکوومەتی عێراق حکوومەتی عێراق بەڵام ئێمە دۆستمان هەیە ئەگەر ئەو دۆستانە ڕاستکەن با بێنە پێشەوە با چەکمان بنێ چەکی بەرگری ناڵێن چەکی هجومی چەکی بەرگری جا ڕاداری باتێ قووەتی باتێ کە بتوانانی ئەو درۆنا بخەیتە خوارەوە موشەکەکان بکەوێتە خوارەوە ینی جەنابەت ینی بۆ نمونە بە تاواتی ئێستا لە دنیابینی ئێستا گەیشتووە و شتەکان بە واقعی دەبینیت بۆ نمونە ئەم گۆڕانکاری گەورانی کێسە لە دنیا داهاتۆتە ئاراوە ینی بەڕاستی بەریەکەوتنی زلهێزەکان و هەروە وڵاتانی هەرێمایەتی ئاسان نییە ینی ئێمە ئەو کات نابینە ئۆکرانیایشی دیکە لەم ناوچەیەدا و زەرمەندی گەورەی ئەمە بین بەڕاستی خۆی ئێمە ئەزان چۆن نابین بە ئۆکرانیا چونکە شەڕەکە مەسلەی ئۆکرانیا ئەمریکا دروستی کرد بە واقعەکە بڵێن ئەمریکا سەرکەوتوی یەکەمە لەم شەڕە بۆ دووسێشت یەکەم خەریب و ئەوروپا لەژێر دەستی ئەوە ڕۆشت علاقاتی ڕووس و ئەوروپا زۆر باش بوو یعنی احتیاجی تر بە حلفی ناتۆ نەئەکرد پاران ینی نەکەوای لات بوو ئەڵمانیا بوو بە قووەتێکی بەهێز نەوتی غازی هەرزانی لە رووسیا وەگرێت کارەبای هەرزانی لە فەرەنسا وەرەگرێت فەرەنسا بە قووەت بوو هەمان بە قووەت بوون خاستن ئەڵمانیا بوو بە قووەتێکی بەهێز چکە ئەڵمانیا ئێستاش هەر لە ژێردەسی عسکەریان لە ژێردەسی ئەمریکایە بۆ ئەوەی تەرجیعی ئۆکرانیا بکەن کە کەسینجەر لە 2016 تێبینی وتی ئاگاتان لەم شەڕە ببێت ئەبێت ئەگەر ئێوە زەغت بخەنە سەر ئۆکرانیا و لەسەر رووسیا ئەم شەڕە دروزە بێت اینجا ئێستا چی لات ئۆکرانیا شەڕەکەی کرد ئەوروپای هەمووی خستەوە ژێر دەستی خۆی غازی پێ ئەفرۆشە بە 2.5 ئەوەی هین کەواتە اقتصادی ئەوروپاشی مژی و حربێکی ئیستنزافی اقتصادی دژی چێ دروست کردووە رووسیا هاوکێشەکە جیاوازە بۆ هەرێمی کوردستان زۆری فەرق هەیە چکام دوانە ناکرێت بەڵام هەرێمی کوردستان ئەتوانێت خۆی بپارێزێت چۆن باشە دەواازە دیبلۆماسیەکان ئێمە چۆن ئەتوانین بەکاری بێنین بە تایبەتی لەگەڵ ئەم دوو وڵاتە هەرێمایەتی کە هیچ ئێران و تورکیا بەرژەوەندیشی زۆری بازرگانی و ئابووریمان لەگەڵ ئابووریمانێ بەڵێ ئێمە ئەبێ زیاتر چۆنەڵی دڵنیەیە ئەمانە بکەینەوە کە ئێمە مەترسی نین لەسەر ئەو دەوڵەتانە ئێمە هەرواش بوون مەترسیمان نەبووە قەت پێشمەرگەی هەرێمی کوردستان وەکو پێشمەرگە نەچووە شەڕ بکە لەگەڵ جەماعەتیکە لە ناو ئەویان لە هەردوو لاکە بەڵام ئێمانە هاتوون میوانن هاتوون لێرن خۆ بە شەڕ بیان کوژین شەری براکوژە دروستکەین ناکرێت خودداوەکاری سەرکی ئەو دووڵاتە شەر ئەوەیە ینی ئەم گرنگ زمانیان ئەوانەیە هەموو ئەوێ پاڵ بەم هەرێمەوە بنێن چی ئێران چی تورکیا بۆ ئەوی ئێمە شەڕی براکوژە بکەین لەگەڵ ئەم برایانەمان لە ڕۆژهەڵات و لە باکوور ئەمەش ناکرێت جا هەرێمی کوردستان ئەو قۆناغی تێپەڕاندووە بە قەناعەتی من سیاسەتی حەکیمەی هەموو قیادەی کوردی گەشتۆتە ئەو قەناعەتی کە شەڕی براکوژە نەکرێت بە هەموو نەوعێک بتوانن بە کاری دیبلۆماسی ئیسا ئەم ڕێکەوتنی کە ڕێکەوتون لەگەڵ ئێرانە بتوانن هەچۆنێک ئێستا ئارام بۆتەوە بتوانن زیاتر ئارامیکەنەوە ئەسا پێشمەرگەکانی کۆمەڵەوەکو بیستم کشاونەتەوە پێشمەرگەکانی حیزبی دیموکراتیش لام وای ئەکشێنەوە بۆ ئەوەی ئارامەیە هەبێ هەچەنە لە مدەتەی ئەخیرا هەموو من بەڕاستی ئەبێ ئێمە سپاسیان کەین ئەوان وەکو پەکەکەم مشکلی گەوریان بوو ئێمە نەناوەتەوە لەگەڵ ئێناوان بە هادی دانیشت بوون یعنی سیاسەتیان نەکرد ئەمانج بە سیاست کاکە ئەگەر تۆ شەڕێک نەبیتەوە ئەبێ استراتیژیە بگۆڕیت ستا ئێمە لەگەڵ بەغار استراتیژیمان گۆڕی ئەبێ بیگۆڕیت استراتیژیەکە ئەوەیە کە تۆ ناتوانی ئەگەر بەشێ نەبی لە عێراقا
ناڵن دەوروخلەکە ناڵی لەبەرەوە تۆ ئەبێ لە ناو حکوومەتێکی فیدرال لەژێر چەتری دەستورە تۆ هەوڵ بە دەستورەکە چەسپێنی جێبەجێ بکەی جێبەجێ بە ئەوەش چێکرێ جارێ بێ خۆمان یەک بین میلەتەکەش لە پشتی ئەم حکوومەتەمان بێ ئەو وەفدەی کە ئەچێت تەمسیلی هەمومانەکات تەمسیلی کەس ناکە بەجا بچن ئەوە ئینەکەمانە ئەتوانین لە بەغا بەهێزتر بین و دەنگیشمانە بێ حەز ناکەم هەر ئەوە نەبچین لەبەر ئەوەی پۆستەکان وەرگین نەخێر ئەبێ پۆستەکان لە وەزارەتەکانی کەشە وەرگین یعنی پۆستە خوارو ئەوەی وەزیر یعنی لە ئەمنیەکانە هیچمان نییە بەڕێوەبەرە گشتیەکانە لە وەزارەتی داخلی ئەمانەوێت لە وەزارەتی بەرگری ئەمانەوێت لە شورتا ئەمانەوێت ئەمانە زۆر گرنگن بۆ ئێمە بۆی بزانی چ ئەگوزێرێت لەو ناوە دژی ئێمە ئەگەر شتێک هەبێت چۆن ئێمە وتەعاونێکی ئەمنیش هەبێت باشێمە ئەو کۆرێمی کوردستان دکتۆر کاردانەوەمان هەیە زوو لەگەڵ ئەو ڕووداوانی کە دەگوزارێ بە تایبەتی ئەگەر مەترسی بێت بێتە سەر کیانەکەمانەوە بێتە سەر خاکەکەمانەوە بێتە سەر دوا ڕۆژمان وەکو نەتەوە کاکە باش شتێکی پێ بڵم ئەوەی جگای داخە کورد فعل و ڕەتفعلی هەیە یعنی تۆ ئەبێ پلانت هەبێ باش پلانی استراتیژی ئێمە چییە یعنی ئێمە نابێ بڵین وڵا ئەگەر لێرەوە هاتن هەموو پێشمەرگە بڕۆ بۆ ئێوێ نە ئەبێ بۆ هەموو ئەگەرەکان پلانمان هەبێ حازر بێت ئەوش هەردوو حیزبە گەورەکە لەگەڵ حیزبەکانی کەش ئەبێ پشگیری بکەن ئەم پلانەنە استراتیژیەکی یەکگرتومان هەبێت ئەگەر ئێمە نەبین ئەو استراتیژیەدا نەنین پێکەوە چۆن یەکتری بپارێزین یعنی ئستا من و تۆ پێکەوەین یەکێک لێوەی بێت من و تۆ چی بکەین بەرامبەر ئەو کەسە نۆکو تۆ من سێریکەم تەقە لە تۆ بکرێەوە منجیڵم بەخوا بەدەم منیتیانی تێمە پلان و استراتیژمانە بێت ئەبێ پلانێکی یەکگرتو استراتیژیەکی تێگەشتن چ لە ئەمنی چ لە اقتصادی چ لە سیاسی چ لە کۆمەڵایەتی ئەمەش بە وەژەکرێت ئەم پەیوەندی استراتیژیە لە دووسێ شتەکرێت ئەم حیزبانە جارێ ئەبێ یەکەم ماڵی خۆیان ڕێخنەوە خەڵکی خۆیان ئاشکەنەوە لیان اینجا هەوڵ بن میلەت ئاشکەنەوە ئێستا میلەت چڕاوە لە حکوومەت ئەبێ هەوڵ بە شەفافیت ینی متمانە بگەڕێتەوە بەڵێ استراتیژیە چاکسازیەکە بە شەفافێت داهاتە بە شەفافێت چەند شەفافبی لەگەڵ میلەتەکەی خۆتە ئەوەنە پشگیری دەبێت و میلەتەکە پشگیری دەکات دەستخۆش دکتۆر سامان دێمە خزمەت جەنابەت بەڵێ کاگ هیوانی مەسلەیەکی زۆر گرنگ وەکو دکتۆر سامان شاڵی ئاماژەی پێیانی پلان و استراتیژە هەر وڵاتێک یا هەر کیانێک یا هەر نەتەوەیەک ئەگەر پلان و استراتیژی بۆ ئێستا و داهاتووی نەبێ بە دڵنیایەوە ینی هەمیشە مەترسیەکان ڕووی تیەکە و زۆر جاریژە بێتە ماڵوێرانکەرە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان پلان و استراتیژی داهاتویان چی بێت ینی بەڕاستی هەمانە ئەگەر هەمانە دەبێت چۆن بێت دەبێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ دەرو جیرانمان لەگەڵ عێراق بەگشتی لەگەڵ ئەو دۆخی کە پێوترێت دۆخی تازەی جیهانی کە ئەگەر لە داهاتوویشی نەک داهاتوویشی دێسادا ئەو دۆخاتۆتە ئاراوەڕاستی دەبێت وە لە خۆمان پرسین پلان و استراتیژی ئێمە وەکو هەرێمی کوردستان لەسەر چ شتێک بینا دەکرێت ئاشکرایە کە استراتیژی ئێمە خۆی لە دەستوری عراق دەبینێتەوە بەداخەوە لە دوای پرۆسی ئازادی عراق و تێپەڕینی ئەو هەموو کابینانەی ئێمە زۆرێک لە سیاسەکانی عراقمان تاقی کردنەوە کە ڕۆژگارێک لە ئۆپۆسیۆن لەگەر هێز و لایەنە کوردستانیەکان بەیەکەوە لە خەباتی کوشان بوون بۆ ڕووخانی ڕژێمی سەدام بەڵام کاتێ ئەمان دەستی خۆیان بینی تەنانەت ئەو مافانێک کە لە دەستوری عراقیش بۆ خەڵکی کوردستان دیاری کراوە بەڕاستی ئامادە نەبوون جێبەجێ بکەین وە لە چوارچێوی ئەو مافانەی لە دەستور دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان دەکرێت ئێمە استراتیژی خۆمان بینا بکەین و کاری لەسەر بکەین ئەوەی کە گلەیە لە لایەنەکانی بەرامبەرمان ئەوانەیە کە کاریان بە دەستور نەکردووە دووەم ئەوەی کە ئۆباڵەکەی خودی هەرێمی کوردستان و ئەو لایەنە سیاسیانە دەگرێتەوە ئەوەیە کە بەداخەوە لە ڕابردوو ئەوەندەی لە خەمی پۆست و امتیازدا بوونە لە خەمی جێبەجێکردنی دەستور و مافەکانی خەڵکی کوردستان دانەبوونا کاگیوە ینی وەکو دکتۆر سامانی ژاماژی پێ ینی خۆ پۆستیش گرنگە تۆ ئەگەر لە بەغدا کۆمەڵێک پۆستی گرنگت هەبێت لە ئاستە باڵاکانەوە هەروەها لەو پلانی کە زۆر هەستیارن بە دڵنیایەوە ینی تۆ کاتە هەرێمی کوردستانیش پارێزراوە بێ و ئاگاو لە ورد و درشتە بێ بەڕاستی
پۆست وەکو ئستحقاقی نەتەوەیەک وەکو هێزێکی بەشدار لە پرۆسەی سیاسی عراق نەک هەر گرنگە بگرێت زۆریش گرنگە بەڵام ناکرێ ئەو پۆستە وا بکات ترازان لە نێوماڵی کوردی دروست بکە هێز و لایەنە سیاسیەکان لە پێناوی بەدەستێنانی پۆستی زیاتر پشت بکەنە یەکتر و کەونە ناکۆچی و ململانەی لەگەر یەکتر ئێستا گرنگە یعنی ئێستا کورد وەکو ئستحقاقی یەکەمی خۆی بردەوە لەوەی کە پۆستی سەرۆکۆماری مسۆگەر کرد لەوەی تر ینی پۆستە وەزاریەکان و پۆستە سیادەکانی تر چۆن بەدەستێنێ بە تاکید بە یەکریزی نێوماڵی کوردی ئەگەر خۆی کێشەی هەبوو درازان لە نێوماڵی کوردی هەبوو لەگەر یەکتر دردۆن بوون بە تاکید ناتوانێت ئەو پۆستانەی خۆی مسۆگەر بکە پۆستیشی نەبێت ناتوانێت ئەو استراتیزی کەدا ڕشتووە کە من باسم کرد خۆی لە جێبەجێکردنی دەستور دەبینێتەوە جێبەجێ بکات ئەمە گرفتێکی گەورە دەبێت بۆیە یەکەم هەنگاو کە گرنگە بۆی کە ئێمە بتوانین سنجی سیاسی خۆمان لە بەغدا بجێڕینەوە لەبەرێ من پێم وایە لە دووسێ کابینەی ڕابردوو هەرێمی کوردستان ئەو سەنگەی جارانی نەماوەکە لە دوای پرۆسی سیاسی عراق هەیبوو لەوەی کە دەکرا ئەو کاتە هەموو پرسوڕاکانی لایەنەکانی تری عراق بە کوتلە کوردستانیەکان بوو هەرێمی کوردستان سەکۆ و شوێنی چارەسەری گرفتەکانی پرۆسی سیاسی عراق بوون بەڵام بینیمان لە چەند کابینێ ڕابردوو تەنانەت لەسەر لایەنە کوردستانیش ڕانەدەوەستان بگرا کابینیان دروست دەکرد و پرسیان بە کورد نەدەکرد بەڵام پێدوانی ئەم جاریان تۆزی جیاوازتر بێت تا ڕادێگەیان ئەم جارە کورد لەگەڵ زۆرێک لە لایەنە شیعەکان و هەروەها لەگەڵ هەردوو لایەنەکەی سوننە توانیان ینی هاوپەیمانێتیشی بەڕێوەبردنی دەوڵەت پێک بێنن ینی ئەگەر بەبێ کورد نەبووایە بەبێ یەکێتی و پارتی نەبووە ئەوان نیانەتوانی بەڕاستی ئەم دۆخە چەقبەستوی ئێستای سیاسی عراق ینی گرێشۆرەکانی بکەنەوە دەم باسم کرد گوتم کورد لە یەکەم هەنگاوتیەدا سەرکەوتوو بوو ومێ دەکەین هەر لەسەر ئەو ئاراستەیە بڕوا بۆی کە بێگرتووی و یەکەڵوێستی سەنجی خۆ لە نێو ئەو هاوپەیمانەی ئیدارەی دەوڵەتە بپارێزێ و داکۆچی و زەختیش بکاتەوە لەسەر بەدەستێنانی مافەکانی تری هەم ئستحقاقا سیاسی مالی جێبەجێکردنی دەستور ئەمانە بۆ کورد گرنگن بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترەوەیە دەستگرتنە بەو یەکریزیە یەکەڵوێستی سیاسیە لە مامەڵەکردن لەگەر کوتلەکانی تری عراقدا بەڵێ دەست خۆش کاکیوە دکتۆر سامانیانی ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی کۆمەڵێک فاکتەری باشەیە کە خۆمانی پێ پارێزین ینی ڕاستەوە عێراق ئێمە لە چوارچەوەی دەستورە وەکو جەنابەت و کاگیوە ئاماژەیان پێ ئەگەر ورتر و دروستتر مامەڵە بکەین لەگەڵ بەغدایە ئەتوانین بە تایبەتی لە چوارچەوەی دەستور مافەکانی خۆشمان و هەرێمەکەشمان پارێزراوکەین بەڵام خۆشببختی کورد ئەوەیە زۆر جاریش هەندێک دەڵێن ئەمە بۆتە مەینەتی بەڵام ینی مەینەتی نیە بینیمان لە ڕابردوو هەرێمی کوردستان کە توانی لە ڕووی وزە و لە ڕووی سەرچاوە سروشتیەکانی وەکو نەوت و غاز ببێتە شوێنێک کە زۆرێک لە وڵاتانی زلهێز و هەرێمایەتی چاوی تێ ببڕن ئەمە چۆن ئەتوانین تەرجەمە بکەین بۆەوەی کە هەرێمەکەمان زیاتر پارێزراوێ بە تایبەتی لە وڵاتە هەرێمایەتی کە هەمیشە بەرژەوەندیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە تەمان خۆ دەزانی لە سیاستە ڕەفاقەت نییە هەمووی مەساالحە بەرژەوەندیە لەبەرەوەی و بەرژەوەندیانەی کە هەیە با بڵین تۆ ئەبێ چۆن سیاسەتی خۆت بەرژەوەندی خۆت لەگەڵ بەرژەوەندی ئەوانە ڕێخی بۆ ئەوەی یەک بگرێتەوە کە یەکی گرتەوە تۆ ئەپارێزرێت تۆ چەند ئیسیسمار بینی بۆ هەرێمی کوردستان لە هەموو لاکانەوە بێهێنن هەموو هەوڵبن ئیسیسمار بێنن ئەوە نەپارێزراوی یعنی چکە ئەوان یەن بە قووەتەوە سەرمادارەکان لە وڵاتانی دەرەوە هێزیان هەیە لەسەر حکوومەت چکە وەکو ئێرە نییە لەوێ چ قسە ناکە لەوێ پارە قسەکە چکە ئەو کاندیدەی کە ئەوێ خەڵبژێرێ پارەی ئەوێت بۆی دەرکەوێت دیعاە و شتە و پارەیەکی زۆری ئەوێت بۆ تەلەڤیزۆنوانە میلیارات سەرەکەن لەبەرەوە چێ داعمیەمانەکە کۆمپانیەکان وانە لەبەرەوە قسەی ئەوانیش کە بوو بۆ ڕئیسە ئەبێ بە قسەیان کە ئەبێ حیمایی چۆنەکەی بەرژەوەندەکانی ئەوان کە لە وڵاتانە کە هەن خوارد لە عێراقانە ئێستا ئمڕۆ کوردستان دەرکەوتووە کە یعنی لەو زەوە ئەتوانە بەشێک لەو داواکارێکی کە هەیە ئێستا پڕی کاتەوە ئەویش ئەوەیە کە بتوانین لە هەموو لایەکەوە ئێستا ڕاستە ئێمە ئێستا با بڵێن تورکیا پێویستی بەوەزەیە
وایە نییە ئێمە ئەم وزەی کە ئێمە ڕوان لە ناو بەرەکانە ڕات و لە تورکیاوە ڕات ئەتوانین لە ئێرانی شۆ بینێرین بۆ خوارەوە ئەتوانین لە ئوردنی شۆ بینێرین یعنی با هێرکەکەمان نەخینەیەک سەبەتەوە لەبەر ئەوە ئەگەر توانیمان ئەو دروست بکەین و مەساڵحی دەوڵەتەکان ڕێککێشین ئەوە کەواتە ئێمە ئەپارێزرین ئەبین بە معادلەیەک وەرکۆ ئێستا معادلەیەکین بەڵام معادلەیەکی قورس بین کاریگەریکی قورسمان هەبێ لەسەر بەڵام ئەمەش بە چۆنە بێت ئەگەڕێمەوە ئەگەر استراتیژی و پلانی یەگرتومان هەبێت ئێمە پلانمان نییە پلانەکە ئاینیە یعنی ئێستا من و تۆ ڕێەکەوین و تەواو ئەکرێت و دوورمەودانیە ئەوانیکە ئاخر تۆ شتێکەکەی بزانی نەتیجەکەی چییە یعنی تۆ بێ بیخوێنیتەوە یعنی تۆ کە پلان دائەنرێ بۆ یەک ڕۆژ دوو ڕۆژ دانانرێ تۆ پلانێکت داناوە ئێستا بۆ بڵین وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەت دایناوە پلانێکی داناوە ئەم پلانە خەڵک نازانێ کەس نازانێ عقود دەکرێت کەس نازانێت شتەکرێت کەس نازانێت ئەم سریاتە بۆ یعنی میلەت ئێستا وەزارەتی نەوتی عێراق هەمووی بە مەکشوفی بڕۆ سۆمەڵ مانگ بە مانگ پێداڵێ تێگەی ئێرە سێ مانگ جارێک سێ مانگەکەش دوای 6 مانگ پێدەڵێت ینی ئەم داهاتانە چەند ڕوون بێ بۆ خەڵک چەندمانە زیاکات دۆخی هەرێم تا ڕادەیەک جیاوازترە بۆنونە لە دۆخی عراق چکە بۆ ئێمە پێویستە هەندێک لە لایەنی ئەمنی قەومیمان پارێزراوتر بێەوە شەرنی هەموو شتیانی تۆ کەشف بکەیت کاکە قەترە بە قەترە ئەزانە چەنە نێریت یانێگە خۆشمان نێڵێ نەزانەوە چەند ترێلا ڕوازانرێت یەکەم دووهەم چەند لە بۆریەکان لە جیهان ئەڕوات ئەزانێت تۆ پارەی لەسەری ئەکریار هەیە بازار ئەمە بازاری مەکشوفە کاکە خۆ تۆ هینی ئەمە بیشاریتەوە یعنی تۆش بیشاریتەوە لەوانەیە خەڵکەکە نەزانێت بەڵام بازاری دەرەوە زانێ خەڵکەیە زانێت هەموو ئەزانن ئێمە ناڵین هەموو شتەکان با بڵێن سەیسە بۆمە بەڵام بۆی خەڵک متمانە پاکەن و لای ملت ئەوە مهمە تۆ ملەتەکە لە پشت بێ کەس ناتوانێت زەبەری پێ بە مستعدە خۆی بە کوش بووت بەڵام ئێستا وانە وەکوتم بچڕاوە ئەبێ میلەت گەڕێنیتەوە ئێستا هەڵبژاردن بۆ نەکرا خۆ ساڵێکە بەحسی انتخابات دەکرێت و بەحسی هەموارکردنەوەی یاسای نەکرا تاخیر بوو ئەوە ساڵێک و دوو مانگە نەزانم چەند هەڵبژاردن تاخیر کرا ئەمە خەڵک لە دەریشەوە زەرەری یا لە دیموکراسی ئێمە ئەمە هەوڵجار نێ درێژەکرێتەوە بەڵام بلاسخار پێوتی هەڵبژاردن بکەن لە کاتی خۆیان زەرەر بە ئێوە گەنێ ئەگەر ئێوە وابمێنەوە بەم دوو زۆنە زەرەرەکەن هەرێمەکو خۆی نامێنێت ئەمانە هەمووی وەکو خۆی وتی ئەو دۆستەکە و خاتە گریان باشە ئێمە ئەوە پێمان نەڵێن دۆستەکانمان پێمان نەڵێن یەک بنەوە پێشمەرگەیەک بخەنەوە هێزەکانتان یەک ڕێخەنەوە لە ناو خۆتانە خەڵک کەونەوە یەک با میلەتەکە یەک بێ جەنابەت دکتۆر سامان ئەم بەوادرانە ئەبینی لە ناو هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان کە لێک نزیک بوونەوە کۆدەنگی بەرەو کۆبوونەوە لە چوارچێوەی داخوازی و داوەڕەوەکانی نەتەوە کە ویژنەتەوەی کوردە لە چوارچێوەی مافە دەستوریەکانمان لە عراق وەکو دواپرسیاروان بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم خۆی دڵخۆشکەرەیە بەڵام ئەبێ بزانین نەتایجەکانی چۆنە بێت یعنی ئایا ئەمە ئەگەیەنێتە ئەوەی کە ئەم دڵخۆشکەرەی کە میلەت پێی خۆشە کە سەرۆکیێکمانەیە ئێستا هەموو لایەکان پیشوازی لێکەن هەموو ئەبێت دامی بکەین بەڕاستی واجبی هەمومانە ئێستا پیشگیری دکتۆر لەتیف بکەین بۆی سەرکەوێت لە پۆستەکەیە چکە ئەو واجبی هەموو حیزبەکانە و پشگیری ئەکرێت وایە نیە وەزیرەکانمان کە ئەچن ئەبێ بەو نەفەسەوە بچن کە خزمەتی خەڵکی کوردستانیش بکەن هینی عێراق بەگشتی و کوردستانیش بە تایبەتی چکە ئەوانە نوێنەری هەرێمی کوردستانن سەرۆکۆمار هینی هەموو عێراقا بەڵام مادام حامی دەستورە ئەتوانێت مافەکانی خەڵکی کوردستانیش بپارێزێت و بێتە سەرخەت لەسەری ئەمانە هەمووی کۆمەڵە و هەموو خەڵک هیوادارەکو پێتم خەڵک دڵخۆشە ئارامە بەشێکم ئەمە حرەکەت تێبخاتەوە ناو بازار خەڵک بتوانێت بکەوێتەوە کار و کاسبی چکە ئێستا بازار وەستاوە هەموو ئینتیزارەکەن چی ئەبێت با حکوومەتەکە تشکیل بێ ئینتیزارەکەن سەدر چیەکات ئەمانە هەمووی ئەگەر و مەترسیە لە ناو خەڵکایە جا من بە قەناعەتی من ئارامێک ئەبێت ماوەیەک چکە هەمووی ئەنێ محەممەد شیع سودانی سەرکەوێت هەموو لاکان یارمەتیشی ئێن بۆی سەرکەوێت
اینجا بزانین بەرەو چۆ ئەڕوات و ئێمە ئەو استحقاقاتانی کە هەمانە لە دەستورە و چەندی وەرەگرین و چەند پابندە بن بەو خاڵانەی کە ئینزا کراوە بۆ حکوومەت و بۆ پەرلەمانیش چکە لە پەرلەمانە یاسای هینە نووسرەتە و غاز و بوجە و ئەوانە ئەو دوو هینە ئەبێ پێکەوە ڕە بکرێت بۆیە هەموو ئیسیفادی لەکەین لەم چەند ڕۆگان ڕەنگەکانی بینین و بزانین سەرکەوتۆ بنیانە دەستخۆش دکتۆریان سوپاس دەکەم بەڵێ کاگیوە ئەمێ دووە سەرنج و پەیامی بەڕێزی شەبیستین بەڵام کەمتر لە خولەک و نیوێک بەتەکی دوایی ئەوەی کە پرۆسی سیاسی لە عراق ڕاستەڕێ دەبێت خەڵک چاوی لێ لە ئاستی هەرێمی کوردستانیش بەڕاستی زۆرێک لە کرانەوە زۆرێک لە هەنگاونان بە ئاڕاستی چارەسەرکردنی کێشەکانی خەڵک بەڕاستی هەنگاوی جدی بۆ بنرێت و لایەنە سیاسەکان ئەو دردۆنجی و کێشە و ناکۆچەی کە لە چەند ساڵی ڕابردوو لەگەر یەکتر هەیە بوو پێگاری کاریگەری نەرێنیان لەسەر ژیان و گوزارەی خەڵکی کوردستان دانابوو نەمێنێت و خەڵکیش نەفەسێکی ئاسوودە هەڵکێشێت. بەڵێ کاگیوا سەید سەلیم چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ مابی سوپاس دەکەم ئەرە بۆ سوپاسیش بۆ دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی کە دەستەدۆ لەگەڵ مابی خۆشحاڵم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرایەوە هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ